حمید رضا گوشبرم، زاینده شاری قروه، متولد 1365. هلا مناڵی بەبوونێ ئەوە کە لە هەوسایی ماڵمان خانقایك بوو، دەرویشەکان هاتن دەفیان لێدا، منیش بەبوونێ ئەوە عەلاقەمەند بووم بە دەف. دوایەوە لە خدمەت ئەساتیدە خانقاهی دەف فێر بووم. تقریبان ئەم قەزیە چوو تا ساڵی 85 کە چووم بۆ زانکۆی هونەر لە ئیسفەهان تا مەقتەی کارشناسی ئەرشەد فەوق لیسانس دامەمدا. دوایەوەش کە لە خزمەت ئوستاد شا ئیبراهیمی نەوەی سەی ئەمڕۆڵڵا بەستەڵا باوکی تەمبور ناسراوە، تەمبورم فێر بوو، ئامری تەمبور. دوایەوە تەسمیمان کرد کە گروهێک دروستکەین، گروهی تەمبورنەوازان سنوور. تەمبور ئەرزم کردە خدمەتان کە ئەوەڵبار هات بۆ ناو شاری قوروە، ئەو سدا ئەوە ئاشنا نەبوو بۆ مەردم. دوایەوە کە تەقریبەن جی کەفت و ئیجراگەل مختلفی چوون، عەلاقەمەندانی زۆری پیا کرد. گروهی تەمبورنەوازان سنوورمان ئەلان نزیک بە 60-70 نەفەرە کە ئەکسەرەن خەریکن بە سوورەتە حرفەیی فعالیەتەکان. یەکی لە ئەهدافە ئەسلیە ئاموزشگا ئەوەسا کە سازە ئەسیلە کوردیەکانمان بویژە دەف و تەمیرە بەستەڵا بناسینین بە تەواو کشوەران هەتا بەستەڵا کشوەرەی هەمسایە مەخسووسەن کە ئەو موسیقییانە پەیوەندی هەست لەگەڵمانە. گەرەکمان نییە کە سازە کوردیەکان لەبین بڕچێت، حتمەن ئەشێدەم سازە لە تەواو خانەوەدان. من هەمیشەیژم خانەوەدان کە هەر خانەوادەیەشی دانێ ساز کوردی ناو خانەوادە بێ و ئەدامەی با کە لەبین نەچێت. ئەوە ئەرکی سەرشانگشمانە.